ڕابۆچوونی هاوڵاتیانمان بیست کە پێکەوە بینەر بووین لێرە هەردوو میوانەکەی من ئامادە بوون کە سەنگر جەمال بەڕێوەبەری ماڵی بە ساڵاتچوانی هەولێر وهروەها ئەرسەلان عوسمان توێژەری کۆمەڵایەتی بە خێرهاتنی هەردووکتانەکە. زۆر سپاس بۆ جەنابەت. با لەوە دەست پێ بکەین کە کاک سەنگەر بە ساڵاتچوان چەند پێویستیان بەوەیە کە لە شوێنێک بن ژینگەیەکی ئاسوودەی هەبێت سەسێری ئەم سەوزایەت کە دوتت ئێرەمان بنێرە زۆر خۆشە. بەڵێ زۆر سپاس ئەکید نەهەر بە ساڵاتچوو بەڵکو هەموو تاکە کە لە دایک دەبی پێویستی بە ژینگەکی ڕەخساو هەیە لە ڕووی جەستەی و لە ڕووی معنەویە تا بتوانانی تێیدا گەشە بکاتن. هەر لە مناڵی ساوا تاکو دەگاتە کۆتایی تەمەن بەر لە مردنی ئەو بە ساڵاتچووی. بە ساڵاتچوو پێویستی زیاتری بەو ژینگە ئارام و سەوزاییە هەیە بە تایبەتی لە ڕووی ئۆکسجینەوە لەبەرەوەی لە ڕووی زانستیەوە لە هەڵکشانی تەمەن بەرەبەرە پوکانەوەی مێشک دروست دەبیتن. بۆیە دەرەنجام تووشی پاڵەپەستۆی خوێن یا شەکرە یان ئەخۆشی دڵ ئەوە دەرئەنجامی پوکانەوەی ماسوولکەکان و کۆ ئەندامەکانی ناوەوەی ئەو کەسانەیە کە وەکو بە ساڵاتچوو توانای ئەو بەرگریان نامینێتن بۆیە تووشی ئەو جۆرە نەخۆشیانە دەبن. لە بەرامبەردا پێویستیان بە کەشێکی پڕ لە سەوزایی هەیە تەواو ئۆکسجینی هەبی بۆی بتانی ئاسوودەیەگە لە ڕێگای ئەو کەشوهەوە ئاسوودەیەکی دەرونی وە جەستەیی بۆ بە ساڵاتچووی دروست بکاتن. لە لای خۆشمان تا ڕادەک هەیە باشە کە باسی ئەو سەوزایەشم کرد ئەکید ئێرە زیاترە لە لایمە بەڵام بە خۆشحاڵی و ئێستا لەلایەن بەڕێز جەنابی شێخباس بەرزنجی باڵەخانەی تازەی سەردەمی بە ئەندازەیەکی نوێ دروست دەکرێت لە چەمانجی داهاتی ئینشاءڵڵا ئەو بە ساڵاتچوانە پێی ئاشنا دەبن لەوێ تەواوی میکانیزمەکانی تێکەڵبوونی جێگەی چەند کەسی تیا بێتەوە 108 کەس لەوێ تەواوی جێکرایەوە لە ڕووی کەشەوە ئێستا 8 کەسی ئەنجا بە ساڵاتچووی نێرمان هەیە و سی بە ساڵاتچووی مێشمان هەیە کە لە ماڵی بە ساڵاتچواندا دەژین. زۆر باشە کاگەر سەلان بەکێ ئەوترێ بە ساڵاتچوو کێن ئەوانەی کە پێویستە لە ماڵی بە ساڵاتچوانە بن. ئەو کەسانێک کە لە لای ئێمە قبولکرا و وەرگیراون بە پێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتەوە دەرچووە ئەو کەسانن کە لە تەمەنی 6 ساڵی بەرەو سەروتر ئەوانە لای ئێمە قبول دەکرێن بەم چەند مەرجێکی هەیە. ئەو مەرجانە یەکەمیان نابێت نەخۆشی دەرونی هەبێتن، دووەم ناکرێت نەخۆشی گواستراوی هەبێت چونکە تێکەڵاوی بە ساڵاتچووەکانی دیکە دەبێتن دەبێتە کێشە بۆ ئەوانەی کە تەندروستن لەو ماڵە دەژین. ئەگەر هاتوو کەسی نەبوو شوێنی حەوانەوەشی نەبوو زۆر جاری جوایە کەیسەکان هەمووی لە یەکتر ناچن بەڵام ئەوەی کە لە یەکتر دەچن ئەوەیە کە کۆیان دەکاتۆ لە ئەو ماڵی بە ساڵاتچوانە کەسیان هەیە بە خێویان ناکاتن یان کەسیان نییە تا بە خێویان بکە لە هەردوو حاڵەتەکە لە لای ئێمە قبول کراو دەبن بەڵام بەو مەرجەی کە ئێستا باسم کرد. زۆر باشە کاک سەنگەر ئەگەر سەرەتاش وێڕای ئەوەی کە پیرۆزباییم لە بە ساڵاتچوان کرد جارێکی تر شەر پیرۆزبایان لێکەمەوە ئەمە بەختێکی باشە کە یاوەریان بووە ئەم ئەزمونەیان کردووە هەندێک کەس هەیە لە تەمەنی گەنجیە و ئەم قۆناغە نابینێت تێناپەڕێ پیاە و جوانترینشە لە ژیانی مرۆڤ ئەزمونکردنە و ئەمان ئەزمونێکی باشیان هەیە. با بزانین ساڵڕۆژی یاخود ڕۆژی جیهانی بە ساڵاتچوان خۆی بۆ چ مەبەستێک دیاری کراوە و کەی دیاری کراوە ئەم ڕۆژە مەبەست لێ چییە؟ بەڵێ منیش وەکو بەڕێوەری ماڵی بە ساڵاتچوانی هەولێر ڕێگە بە خۆم دەدەم پیرۆزبایی لە بە ساڵاتچوانی کوردستان و هەولێر و ئەوانەی لە ماڵی بە ساڵاتچوان لە سلێمانی لە دهۆک دەژین پیرۆزبایان لێ بکەم بە بۆنێوە لە لایمە هەموو ڕۆژەکانیان کەشەکی جیاوازتر لە ماڵ بۆیان دروست دەکرێت بەڵام ئەو ڕۆژە بەوەی دانراوەکەوە بیرهێنانەوەک بی لە پێناوی ئەوەی کەەوە کەسانی خواردتەمەن بە ساڵاتچوو چۆن مامەڵە لەگەڵ بە ساڵاتچوو دەکەن و حکوومەتەکان دەسەڵاتدارانی هەر وڵاتێک چۆن ئامادەکاری دەکەن کاتێک کە هەڵکشانی تەمەن دروست دەبیتن بەهۆی ئەوەی بارودۆخی تەندروستی وە کۆمەڵایەتی و دەرونی زۆرینەی وڵاتان لە پاشدەنجی جیهانی یەکەمەوە تا ڕادەکی زۆر ئارامی و ئیسیقرارەتی بەخۆی گرتیە ئەمە هۆکاری ڕئیسی بەرزبوونەوەی ئاستی ناوەندی تەمەن بووە بە تایبەتی لە نێوان ساڵ 1955 تاکو ساڵ 1982 ناوەندی تەمەن لە نێوان 46 بۆ 65 بەرز بوویتەوە. ساڵ 1982 ڕێنمایەک دەرکرا لە نەتەوە یەکگرتووەکان
ڕێنمایی لە یەکی کانونی یەکەمی ساڵی 1970 ئەو ڕێنمایە باز لە چۆنیەتی بەرزبوونەوەی ئاستی بە ساڵاتچوو دەکەوە چۆن ڕێزی لێ دەگیرێت پێداویستەکانی دابین دەکرێت و تایبەتی ئەوانی کە پەکەوتن خواستەکانیان ناتوان جێبەجێ بکەن چۆن پێویستە یەکەشیان لەگەڵ دابدرێ و خواست و ئارەزووی دەرونی و کۆمەڵایەتی و معنەوی و جەستەیان بۆ جێبەجێ بکرێت دوای بەسەرکەوتنی تەمەنی ناوەندی بە ساڵاتچوو کە لە ساڵی 1990 نزیکەی 700 ملیۆنی تێپەڕان لە قەراری ژمارە 1645 1990 لە یەکی کانونی یەکەمەویش بە هەمان شێوە بڕیادرایەکی دەی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیانی بە ساڵاتچوان ئەنەتەوە یەکگرتوەکان دابدرێت لە پێناوی پێداچوونەوەی ساڵانە بەو بڕیار و ڕێنمایانەی کە پێویستن بۆ هەر کۆمەلگاک یا هەر وڵاتێک بە پێی ستانداردی تێگەیشتنی کۆمەڵایەتی خۆی بۆ دەرونی خۆی معنەوی خۆی لە بۆ بە ساڵاتچوەکان و لە کۆتایی کۆبوونەوەیان لە مەدرید بە ناوی پلانی پێشکەوتنی بە ساڵاتچوو ڕێنمایان دەرکرد لەوەی کە لە ساڵی 2023 چووکە لەو کاتەوە تا ئێستا تا 2019 ئەو نسبە زۆر بەرز بوویتەوە لە 2019 حسابی تا 2050 کردێت دەستە سەروی ملیاری بۆیە دەبی ڕێنمایی زیاتر دەربچی وە ئەتەوەگرتوەکان گرنگی زیاتر بۆ بوارێ بدات. زۆر باشە. کاک ئەرسەلان ئەوەی کە گرنگە خودی بە ساڵەچوان هەست بەوە نەکەن کە پەراوێز خراون چونکە بە پێی تەمەەن بێت ئیتر کارێکی جستایی وا ناتوانن بکەن و دەڕووی دەرونیش بێت ماندوویەکیان پێوە دیارە چۆن تێکەڵاویان بە کۆمەلگاکەنەوە وەکو لە خانەی بە ساڵەچوان یان چۆن هەوڵی ئەوە ئەدەن کە بە ساڵاتچوەکان ئەو شێوە پەراوێزکردن نەخۆیان هەستی بکەن نەخەڵکیش ئەو مامەڵەیان لەگەڵا بکات. ئێمە ئەو بە ساڵاتچوەی کە لەلای ئێمە سوودمەند دەبێتن و بەردەوام بە ژیان دەداتن لەو ڕۆژەی کە وەردەگیرە و دەست پێ دەکا ئێمە هانی ئەوە دەین کە تێکەڵاو ببنەوە لەگەڵ کۆمەلگا لە ڕێگای ئەوەی کە ڕۆژانە ئیجازەمان هەیە مۆڵەتمان هەیە مۆڵەتی کاتی دەتوانن لە بەیانیەوە بڕۆن ئێوارە بێنەوە بۆی بچنە دەرەوە تێکەڵاوی خەڵک بن هەردانە بڕن لە کۆمەلگا مۆڵەتی درێژخایانمان هەیە بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ و تا کەمتر لە مانگەیشیش بۆیان هەیە بچن سەردانی کەسوکاریان بکەن سەردانی دەرەوە بکەن لە لایەنێکی دیکەوە هانی ئەوەیان دەدەین ئەگەر بە گوێرەی ئەو تەمەنەی خۆیان بتوانن لە جێگایەک کارێک بدۆزنەوە یان ئێمە هەوڵ بدەین کارێک کە شیا و بێ بەو تەمەنە و تێکەڵاوی ببێتەوە لەگەڵ کۆمەلگا کارەکەیان بۆ دابین بکەین جا لە زۆر لایانی دیکەوە تێکەڵاویان بۆ دروست دەکەین ینی لە بۆنەکانی ساڵانە کە دروست دەبێتن لە جەژنەکان بە هەمان شێوە دێن جەژنانیان لەگەڵ دەکەین و لە یەکەم ڕۆژەوە تا ڕۆژەکانی تر لەگەڵیان دەبین بەردەوام لە کاتی سەفرە و گەشت و ئەو شتانیان بۆ دەکەین و بۆنە ئاینەکانی وەکو مەولود و وەکو کۆنسیەکتی مۆسیقا و ئەو شتانە زۆر باش نەکەندا بڕاون. کاگەر سەران ئەوەی کە زۆر گرنگیشە ئەوەیە کە ئێمە هەمیشە حەزەکەین لەم جۆرە شتانە ئەزمون لە وڵاتانی پێشکەوتوو وەربگرین مامەڵی ئەوان ڕەنگە جیاوازتر و ئەزمونێکی باشتریان هەبێت لەو بوارەیە دەبینی لە وڵاتانی پێشکەوتوو تێکەڵاویانەکەن لەگەڵ توێژەکانی دیکەی تەمەەن بۆ نمونە لەگەڵ گەنجان لەگەڵ منداڵان کە باخچەی ساوایان و هەروەها خوێندنگای سەرەتایەکان لەگەڵ ئەوانە تێکەڵاوەکرێن چالاکیان پێکرێت تا لێرە لە کوردستان تا چەندێک ئەو جۆرە ئەزمونانە بۆ ئەو توێژە ئەنجامەدرێت. ڕاستەکەی لە شوێنانی وڵاتانی دەرەوە و ئیسپانیا و هەندێک وڵاتی ئەوروپی دیکەشە ئەو پەیڕەوە جێبەجێ دەکەن بەڵام ئێمەش هانی ئەوە دەدەین جێبەجێ ببین بەڵام تا ئێستا وەکو شتێکی ڕسمی ینی تەنسیقێک لەگەڵ حەزانەیەک لەگەڵ شوێنێکی دیکە ڕەوزەیەک نەمانتوانیوە بیان هێنین بۆ حەفتەیەک ڕۆژێک لەگەڵیان هەڵسوکەوت بکەن و دابنیشن بەڵام ئەوەی کە ڕێگەمان داوە بۆی تێکەڵاوی ببنەوە و لەگەڵ توێژەکانی دیکە دانەبڕێن کەسانی نزیکی خۆیان و کەسوکاریان یان ئەوانەی کە دەیان ناسن کە دێن زۆر جارەوەیە منداڵەکانیان لەگەڵ خۆیان دەین و یاریان لەگەڵ دەکەن ئەوانیش لە بەرامبەر ئەوەدا هەدیەیەک دیارەیەکی جوانیان پێشکەش دەکەن و دەڕۆنەوە بە دڵخۆشی هەردوو لا دڵخۆش دەبن بەو سەردانە. زۆر باشە. کاک سەنگەر بە هەر کەسێ بڵێ بە تەمەنی ڕەنگە پێی خۆش نەبێت و بە ساڵاتوش بێت بەس پێی خۆش نەبێت چکە دڵ شتێکی ترەڵێت بەڵام جەستە شتێکی ترەڵێت.
لە ڕووی جستەیە و لە ڕووی تەندروستیەوە کێشەکەش لەوەیە کە دەرئەکەوێت کە کەسەکە ئەچێ بە ساڵە ئێوە چۆن گرنگی بەلایانی تەندروستی بە ساڵاتوانی خانەکەی خۆتان ئەدەن بڵێ لە ڕووی تەندروستیەوە بە دوو ئاراستە خۆراک و خواردن و خواردنەوەکانیانە کە لە ڕێگای دکتۆری پسپۆر خشتەی پێدانی خواردنەکان لە سێژەم عەدای مانگی پیرۆزی ڕەمەزان کە لەوێشدا خشتەی تایبەت هەیە لەو ڕێەوە گرنگی پێدەدرێت لە بەروی هەیە پاڵەپەستۆی خوێنی هەیە شەکرەی هەیە نەخۆشی دڵی هەیە تەنانەت شێوازەکانی مەسلەی ئێسک و بکانەوەی ئێسکیش لەوێ گرنگی پێدرایەت زۆرە خواردنەکەوە پێویست نێبی خوارد بە خۆشحاڵیەوە دکتۆرێکی بەڕێزی بواری خۆراک و گژوجیا لە ڕۆژی پێنجشەممە میوانم بوو باسی ئەومان کرد کە لە ئایندەکی زۆر نزیک دکتۆرەکی ئەو بارەی پسپۆری واتە ئێستانی تانە لە ناوخانە هەمانە بەڵێ بە دڵنیاییەوە وەکو کلینێکی بچوو بەڵێ هەمانە بەڵێ هەمانە بەڵام مەبەستم تەشخیص لە مەجای نیوتریشن مەجای گژوجیا و تەنانەت خواردنەکان بە شێوەیەکی گشتی باز دەکەم کە ئەوە لە هیچ جێیەکی نییە ئەوەی هەیە تەنها دوکانەکان خۆیان لەو بوارەدا کار دەکەن یا ئەوە تا پسپۆڕیەکەیە خەڵک سەردانی دەکات بەشی دووەمی ڕاستەوخۆ پەیوەندی بە خودی تەندروستی پیرەکانەوە هەیە بە سوپاسەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی دەرگایان کراوەیە بە هەموو شێوازەک لە هەر ڕوودانیان حاڵەتەکی لە ناکاو یا درێژخایەنەکان بە پێی ئەو خشتانی کە لە بۆیان دانرایە بۆ درێژخایەنەکان و حاڵەتە لە ناکاوەکانیش ڕاستەخۆ دەگوازرێنەوە بۆ نەخۆشخانە و چارەسەری پێویستیان بۆ دەکرێتن بە سوپاسەوە بۆ دەستباری لایەنی خێرخوازیش کاوانیش هاوکارمانن ئەومان لەبیر نەچی هاوکارمانن لەبەرەوەی کاری کۆمەڵایەتی لە هەموو دنیا تەنها ئەرچی حکوومەت نییە بەڵکو ئەرچی لایەنی خێرخوازی شەکەوە هاوکاری ئەو بە تەمەنانە بکە یاخود تەنانەت خانەکانی تری مناڵانی بێسەرپەرش یاخود داڵدەدانی ئافرەتان و ئیلا ئاخیریهی بە پێی تەجروبەی کۆی گشتی هەموو وڵاتانیش کە خێرخواز دەستباری کارکردنە لەو مەجاالەی کاری کۆمەڵایەتی ئەویش بەدابینکردنی کۆمەڵک پێداویستیدا و دەرمانیان هەندێک نەشتەرگەری تایبەت کە لە دەرێ دەکرێتن لەن لەوانەیە لەو کاتەی پێڕانەگەین یان زەڕور بی لە پێداویستەکانی دیکەی ژیان پێداویستەکەپارەیەک موچەیەک شتێکەیە بەڵێ بە دڵنیاییەوە سواز لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پێداگیری وەزارەتی کار مانگانە 45,000 دینار هەر پیرێکەر بە ساڵاتچوێک لە خانەی بە ساڵاتچوانی هەولێر وە سلێمانی وە دهۆک وەکو خەرجی جیرفان پێی دەدرێ بۆ ئەو کاتانەی کەوا خۆی پێداویستەکانی خۆی پێویستە لە حەز و ئارەزوی خۆی پڕی بکاتەوە وەرگرتنی ئەو چارەسەرانی وەکو حەبی پەستانی خوێنەوەوانشە چێتە ئەوینەوە یاخۆتان نەخێر هەمووی بێ بەرامبەرە وە سوپاس بۆ وەکو باسم کرد دەستی خێرخوازی بەڵام زۆرترینی زۆر سوپاس بۆ فەرمانگەی تەندروستی هەولێر کردە پزیشکەکان کە بە سوپاسەوە مانگانە لیستی هاوپێچمان هەیە زۆرینەی ئەو دەرمانانە پێشکەشی ماڵی بە ساڵات چوان دەکەن زۆر باشە کاک ئەرسەلان هەر یەکێک لە ئێمە ئەمە قسەیەکی کوردەواریە زۆر جار وتومانە کە تەمەنێکی ئاساییشین ئەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار چجای ئەوان کە بە بەردەوام لەژێر کاریگەری بیرکردنەوەی ڕابردوون چۆن ئەبێ ڕێز لە بیرکردنەوەکانیان بگیرێت و هەوڵی ئەوە بدرێت لەگەڵ ئێستا شەڕابێن ئەو کاتێک کە دێنە لە یان دەچێت لایەن لەگەڵیان دادەنیشی پێیان خۆشە قسەت بۆ بکەن جا ئەو کاتێک کە قسەت بۆ دەکەن ئێمە هەوڵ دەدەین زیاتر بوار بەوان بدەین قسەمان بۆ بکەن لەبەرەوەی ئەوان پڕ ئەزمونترن زیاتر لایەنی ژیان و ئەوەی کە دیتیان لەمە زیاترە زیاتر بوار بەوان دێن بۆی قسەمان لەگەڵ بکەن هەتا قسەمان لەگەڵ دەکەن ئەوەی کە لە ناخی خۆیانە پێی بەتاڵ دەبنەوە و دڵخۆشیش دەبن کە گوێیان بۆ دەگری لە نەتیجەی ئەو گوێگرتنە هەست بە ئارامیەکی خۆش دەکەن تەنها پێویستیان بە گوێگرتنە ئێمەش ئەو لایەنیان بۆ تەرخان دەکەین و درێغی ناکەین ئینشاءالله دەستان خۆش بێ بەو هیوایی کە ئەم بەیانیە ئەو هەشتا کەسەی کە لە لاتان و جگەلەوەی کە لە خانە بە ساڵاتوانەکانی دیکە شار و شاچکەکان بینەری ئەم پرۆگرامی ئێمە بوو بێتن پێیان بڵین ئێوە بەرەکەتی سەر ئەم گۆیزەویان بە تایبەتی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان دەژین ئێوە بەرەکەتی کوردستانن هەر تەمەند درێژ بن لەش ساغ بن و سپاسی ئێوەش دەکەم سەنگەر جەمال بەڕێوەبەری ماڵی بە ساڵاتچوانی هەولێر و هەروها ئەرسەلان عوسمان لەگەڵمان بوو وەکو توێژەری کۆمەڵایەتی سپاستانەکەم ئێوەش ئەرکتان کێشە دەست خۆش زۆر سپاس بۆ جەنابیشت و بۆ بەڕێزان لە کوردستان بیساری دەستان خۆش بێ